کە تەرکیزمان کرد لەسەر ئەوەی کە پێویستە دادگای عێراق وەکو دەوڵەتێکی بەرپرس کە ئەندام نییە لە دادگای جینایی دەولی پێویستە قبولی اختصاص بکە لەو محکەمەیە بۆ سیرکردنی کەیسی ئێزیدیەکان بۆ بەنێودەوڵەتیکردنی کەیسەکە و هەروها پێویستە لە سەریشی ئەگەر ئەوەی نەکرد دادگایەکی تایبەتمەند لە چوارچێوەی دەوڵەتی عێراقدا بمەزرێنێ بۆ دادگایکردنی سەرانی داعش بەڵام بەداخەوە حکوومەتی عێراقی هەتاکو ئێستا لە حاڵەتی ئینکاری عەدالەتدایە نەخۆی ئەندامە لە محکەمەی جینایی دەولی نەقبولی اختصاص دەکات نە دادگایەکی تایبەتمەنددا دەمەزرێنێ و نە ڕێگاشیدا هەرێمی کوردستان دادگایەکی تایبەتمەنددا بمەزرێنێ بەداخەوە لێرانە لە هەرێمی کوردستان ئێمە پرۆژە یاسامان تەقدیم کرد بەڵام محکەمەی ئیتیحادی بە شێوەیەکی نادەستوری بە پێچەوانەی دەستوری عێراقی ڕێکارەکانی ڕایکردنی ئەو پرۆژە یاسایی ڕاگرت بۆیە عێراق ئێستا لە حاڵەتی ئینکاری عەدالەتدایە و بە واجبی خۆی هەڵنەستاوە بەرامبەر بە قوربانیانی ئێزی.